سەرچاوەی ئاوی سەرچنارە. دوای ئەو بارانبارینەی کە چەند ڕۆژی ڕابردوو ناوچەکانی هەرێمی کوردستان و شاری سلێمانی گرتەوە، کانیاوەکانی ئێرە تەقین و ئاوێکی زۆریان پێدا دەڕوە. لە ئێستاشدا ئاوی بەرهەمهاتوو لەو سەرچاوەیە جیاواز لە ڕابردوو زیاتر بووە. دوای بارانبارینە باشەکەەوە دوای وشکە ساڵی پار و ئەم ساڵیش تا حدێک بیدایەتەکەی باش نەبوو، دیاردەیەکی ساڵانە هەیە لەسەر چنارە کە ئاو پێڵین تەقینێمە، واتە کانیاوەکان چۆن لەڵێ ڕفرێشی و زیادە لە ئینتاجی ئاوە بەدیەکرێ. دوێنێ تەقینێکی باش ڕوویە و ئێستا سەرچنار سەرڕێژەکە بیدایەت لێڵ بوو، تۆزی ئاومان ڕاگرت تا لێڵیەکی دابەزی، چکە تەقینەکە بەوەکو چۆنەڵی شوبه بورکانێکە کە ئەتەقێ. بۆیە ئەمە مژدەیەکی خۆشە بێ کە ئیشەڵا نیسبەتی ئاوی بەرهەمهاتوو ئەمساڵ بتوانین ئەگەر لە پار کەمتر نەبێ باشتر بکرێت. بەڕێوەبەری ئاوی ژێرزەوی سلێمانی دەڵێت بارینی باران لە یەک کاتدا و بەڕێژەیەکی زۆر هۆکارە بۆ ئەوەی پاڵە پەستۆ لەسەر ئەو زەویانە دروست بێت کە ئاویان تێدا کۆبۆتەوە و کانیاو و کارێزەکانیش بتەقێت. بارینی باران لە یەک موسمی زۆر کەمە ئەبێتە هۆی پاڵەپەستۆیەکە خاتە سەر ئەو فۆرمێشتانە، ئەو زەویانەیەکەوە ئاوەکەی تیا قاتیستە بێتەوە کە پاڵەپەستۆکەی دروست کردەوە ئەبێتەوە هۆی تەقینیەکی موسمی کەم. بەڵام پێویستی بە بارانێکی زیاتر هەیە بۆ ئەوەی کا بە درێژایی موسمی زستان بۆ موسمی بەهار هەتا ئەگەینە موسمی هاوین بۆ ئەوەی کا بتوانێت کەپاسیتی ئەو ئاوەی کە لە ژێر زەویەیە ئاستەکەی بەرزکاتەوە. سەرچنار ئاوەکەی جاری کرد بە 11,000 مەتر مکعب، یان 1/4 جاری کردووە، یان 1/3 باڵن 1/3 چۆتە ڕاستێکی زیاتر. ئێستا 11,000 مەتر مکعبە، بەڵام پێشتر 1/4 ئەو 11,000 بوو. ئاوی سەرچنار یەکێکە لەو سەرچاوە سەرەکیانەی کە ئاو بۆ بەشێکی زۆر لە گەڕەکەکانی سلێمانی دابین دەکات. ئەگەرچی ساڵی ڕابردوو بەهۆی کەمبارانی وشکە ساڵیەوە ئاوی ئەو سەرچاوەیە بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردهبوو، بە جۆرێک پێش بارانبارین 3500 مەتر سێجا ئاوی تێدا بوو لە یەک سەعاتدا، بەڵام لە ئێستادا بەهۆی تەقینی کانیاوەکانی 13,000 مەتر سێجا ئاوی تێدایە لە یەک سەعاتدا. هێمن کەمال، کورسات نیوز، سلێمانی.